ساولیش نوروزاتەوە دەڵێن ساولیش
تساني ددادرغان بلين بشاي وفادرغان زوبي تساني ددادرغان بلين بيان ما بيسوام بلين بيان ما بيسوام خوشم دوي وكو جارغان خوشم دوي وكو جارغان ما شاء الله ماشي شاو صلاة ولا شعر كيبانا ما شاء الله مصامين صلاة سندري كيوان ماشي ما شاء الله 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 بياسي مهما سنتني كيوانا عزيز ظلم شوا وبوت عزيز باجدان تزاني خوت عزيز ظلم شوا وبوت عزيز باش تزاني خوت درماني دو شاوا كان سام دبان مريم زاران درماني ديم شاوة كان سانا لبان مريم ما زاران بلين بشاي وفادارغان زوبي تسال ددارغان بلين بشاي وفادارغان زوبي تسال ددارغان بلين بيان بابين خوشم دویر وکو جانان خوشم دویر وکو جانان وبرش يا ولي شوارع وشاركة كرماشان شاركة سنة ماشي ما شاء الله ما يبرد واحد يقول ماشي ما شاء الله صلاة سندري كيوان عزيز الله عزيز خزان خزان ديل عزيز فيران فيران ديل عزيز بيا نيجو قسم دايم كريان نحام ديل يا دي بخير
شرازة وخويا خمريني وقبو شرازة وخويا خمريني بزي بحاريان كوتو تسرليو بزي بحاريان كوتو تسرليو بفريت واواي سر شاخي خنبر بفريت واواي سر شاخي خنبر أبي بفرمين شور شور ديت أخوار أبي بفرمين شور شور ديت أخوار
بری حسرتی عەتری نزیکبوونەوەی بە بەرۆکی گوڵە باخی باخچەکەمدا پژاندووە. نووکی پەنجەی ئەرخەیانی تەزووی ترسی غونچەکانی تاراندووە. لە ناخەوە بە فرمێسکی ڕوونووی بەفر و نێوچاوانی گرژی زستان پێدەکەنێ. ئامادەبوانی بەڕێز هاوڕێیانی پێشمەرگە بەخێر بێن. خۆشحاڵین کە لەم بە بۆنەی هاتنی نەورۆز و بەهارەوە لە دەوریە کۆبووینێتەوە تا ڕێز بگرین لە هاتنی وەرزێکی نوێ. هەمومان دەزانین کە بەهار و نەورۆز وەرزی ژیانەوە، تازەبوونەوە و گەشانەوەی سروشتە. هەروە دەتوانێت بۆ ئینسانەکانیش بە نەوعێک تازەبوونەوە ژیانەوە بێ لە ژیاندا و لە خەباتدا. ئێمە لە بۆنەکانی ئەم ساڵدا لەو بۆنانەی کە بۆ نەورۆز و هاتنی بەهاری ساڵی تازە لە هەموو شار و دێهاتەکانی کوردستاندا گیران ئەو تازەبوونەوەیە دەبینین لە نمونەی یەکگرتووییدا، لە ڕەنگا و ڕەنگبوونی ئەو ئاهەنگانەی کە بەم بۆنەیەوە گیران. سەرەڕای هەر کۆست بوو لەمپەرێکی کە لەبەر دەمیاندا بوو، سەرەڕای هەر تەبلیغاتێکی چەواشەکارانەی کە کرا بۆ ئەوەی کە لایەنێک یا چەند لایەنێک مۆرکی خوانی پێوە بنێن، بەڵام وشیاری خەڵک هەموو ئەو پیرانانەی پوچەڵ کردەوە و مزگێدی دا بەوەی کە خەڵکی کوردستان یەکدەنگ بە وشیاریەوە دەچن بە پیر ئەم بۆنانەوە و ئەم بۆنانە خۆی
بنەوعێک ڕنگ و بۆی سیاسیشی گرتووە و دەتوانین ئێمە بڵێین کە خەڵک بەم شێوەیە پەیامی تایبەتی خۆی دەگەیەنێت، پەیامی یەکگرتووی، پەیامی وشیاری، پەیامی ئەوەی کە خەڵک نوێ بۆتەوە، وەک چۆن سروش نوێ دەبێتەوە، خەڵکیش بە نەوعێک نوێ بۆتەوە لە ژیانی خۆی داوە، چۆتە قۆناغێکی ترەوە لە ژیان و خەباتی. هیوادارم ساڵی داهاتوو یا ئەم ساڵی کە پێمان ناوەتە نێویەوە لەم دوانی وەڕۆیەوە ساڵێک بێ، ساڵی بەدیهاتنی ئاواتەکانمان بێت، ساڵێک بێ پڕ لە دەستکەوت بۆ هەموو خەڵکی کوردستان. هیوادارم هەمووتان بە ساغ و سڵامەتی ساڵی نوێ دەست پێ بکەن و لە ژیانێکی پڕ لە دەستکەوت و پڕ لە خەبات و تێکۆشان بەهرەمەند بن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، خۆشحاڵم کە لە خزمەتتان داین لێرە و هیوادارم سەرکەوتوو بن.